بۆیە دوعاکردن عیبادەت، خوای گەورە بە عیبادەت ناوی بردووە. هەر ئەوە نییە تۆ دەرگایەکی سکاڵا بێ خۆت بۆ بەرژەوەندیەکانی خۆت داوا لە خوا بکەی، خوا بۆی بە عیبادەتش حیساب کردووی. الدعاء هو العبادة، عیبادەتە، یعنی تۆ داواکەی خۆت دەکەیت لەسەر ئەوەش پاداش وەردەگری. چۆن پاداش لەسەر نوێژ وەردەگریت، لەسەر ڕۆژوو، لەسەر زەکات، لەسەر دوعاکردن و پاڕانەوەش تۆ پاداش وەردەگری، چونکە پاداش دوعاکردن عیبادەتە. دەی سەیرکە، زاناکان دەفەرمون عیبادەتە. نیشانەی تەوەکولە لەسەر خوا، نیشانەی ئەوەیە کە ئێمە دەڵین پشتمان بەخوا بەستووە، نیشانەی ڕاستگۆییتە لە تەوەکولە لەسەر خوا. ئایا بەس بە دوای حەول و قووەتی خۆتەوەی بۆ چارەسەرکردنی کێشەکانت، یان بەردەوام دڵت بەخوا و متعلقە، تەوەکولت لەسەر خوایە. ئاسان ئینسانی ئیمانداری ڕاستەقینە ئاسانترین کاریشی بێت کە بزانێ وەکو ئەو خواردنەوەیەک وایە دەبێت بەردەوام بیر لەوە بکاتەوە، پشت بەخوا نەبەستم بۆم ناکرێت، ئەو خواردنەوەیەک خۆمان بۆمان ناکرێت، بە تەوەکولی تێبگە دوعا، نیشانەی تەوەکولە. زۆر خۆشەویستە لە لای خوای گەورە، محبوب عند الله الدعاء وسبب لانشراح الصدر، ئارامی بە دڵ و دەرونی ئینسان دەبەخشێت. کام خەم و خەفەت و پەژارە و ناڕەحەتی و سەختی ژیانت لەسەرە، ماوەیەک لە خوای خۆت بپاڕێەوە، بە تەنیایی بە دڵنیاییەوە ئارامی بۆ دڵ و دەرون و سینە دێنێت، خەمەکەت دەڕەوێتەوە. سبب لانشراح الصدر ولتفريج الهم، غەم ناهێڵێت، وسبب لدفع غضب الله، دوعاکردن هۆکارێکە بۆ لابردنی غەزەبی خوا بەسەرتەوە، خوا پەنامان بات. و زۆریش لە فەزڵی تری هەیە دوعاکە باسیکەین.